زیاتر لە 40 ڕۆژە جوتیارانی کورد و تورکمان لە کەرکووک مانگرتنیان ڕاگەیاندووە و بەردەوامن. سەرباری هەوڵە بەردەوامەکان بۆ چارەسەری کێشەکانیان، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک باڕاستەی چارەسەری کێشەیەم جوتیارانە نەنراوە. فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان دەڵێت داوامان کردووە لایەنە پەیوەندیدارەکان دەستێوەردان بکەن لە چارەسەرکردنی کێشەی زەوی زاری کوشتوکاڵی لە کەرکووک. ئێمە لە کۆی ئەو کۆبوونەوانەیە بە وردی باسی کێشە و گرفتی زەوی زارمان کردووە لە کەرکووک و باسی هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140مان کردووە و ڕوونمان کردوێتەوە کە هەنگاوەکان هەنگاوی خێرانین و هەنگاوێک نین ئومێدیان لەسەر هەڵبچنێت داوامان کردووە پەلەی تیا بکرێت و داوامان کردووە بە دیاریکراوی لە جەنابی سەرۆک کۆمار و لە جەنابی حاجی هادی عامری کە هەتا وەکو ئەو کاتی کێشەی زەوی و زار چارەسەر ئەبێت تەداخول بکەن کە جێیش لەو ناوچانە واز لە جوتیاران بێنێت و لێبگەڕێت جوتیاران ئیشوکاری خۆیان بکات. نوێنەری جوتیاران و جوتیارانی مانگرتو و سوورن لەسەر بەردەوامی مانگرتنەکەیان تا ئەو کاتەی بەڵێنی یەکجاریان پێدەدرێت بۆ چارەسەری کێشەی زەویەکانیان. ئێمە بەردەوامە بین لەبەر ئەوەی تا ئێستا بە نووسراوی فەرمی هیچ نەگەیشتووەتە کەرکووک. ئێمە بڕیاری 29 لە 2012 بڕیار دراوە لەسەری جێبەجێ نەکراوە. ئەوەی هەیە لە مانگی ڕابردوو بەڕێز هادی عامیری سەرۆکی مادەی 140 تەکید لەو بڕیارا کاتەوە ئەلێ کارایە و ئەبێت جێبەجێ بکرێ ئیش لەسەری کراوە، بەڵام بە شێوەیەکی فەرمی هێشتا نووسراو نەگەیشتووەتە کەرکووک. گەرەکیان بێ بە تەواوەتی بەڕاستەقینە ئیش بکەن بەڵێنمانە دەنێ بەس لەبەر خاتر مەسلحەت خۆیان لەبەر خاتر گیرفان خۆیان بەڵێنمان نادنێ. یعنی یەک خۆی قسەیە کوردەوە لێ بە یەک دەست چەپڵە ناکتوریە. ئەگەر بێن ئەمانە هەمویان یەک بن بە کورد بە تورکمان کە ئێمە زوڵمان لێکارەوە ئەو عاربش لەگەرمانە لە تۆبزاوە بێت تڕکەڵانە یای چیە مەسەلەن بڵاوەیە قزلیارە تقریبا 12 دێە. ئەگەر بێت جەبهە لەگەریان بێ تورکمان ئەگەر بێتن ئێستا برادەر شیع براکانان لەگەرمانن ئەگەر بێت ئەمانش بەتەوە بەڕاستەقینە لەگەرمان بن. یعنی نەک ئەگە من بلێم نەک ئەترسم نەک ناترسم با پارتی لەگەریان بۆستێ یەک دەست بێ با یەکچیت یەک دەست بێ با تورکمان یەک دەست بێ هەمویان یەک دڵ بن حتا بگەنە حەقی خۆمان. سەدان دووەنەم زەوی کشتوکاڵی جوتیارانی کورد و تورکمان لە کەرکووک ئێستا لە ژێر مەترسی داگیرکاری سوپای عێراقا. هەر بۆیە جوتیاران وێ ڕای بەردەوامیمان گرتن داواش دەکەن هەرچی زووە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت بە پێچەوانەوە سەرجەم زەویەکانیان لەلایەن سوپای عێراقەوە داگیر دەکرێتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.